سەرۆکایەتی شارەوانی ڕانیە دەیەوێت هاوشێوەی شارەوانەکانی کەلار و هەڵەبجە و سلێمانی و دهۆک و هەولێر ڕاستەوخۆ ببەسرێتەوە بۆ وەزارەتی شارەوانی هەرێمی کوردستان. سەرۆکی شارەوانی ڕانیە دەڵێت ئەم داوایەمان بۆ خزمەتکردنی زیاتری شاری ڕانیەیە. بەستنەوەی شارەوانی ڕانیە بۆ وەزارەتی شارەوانی و گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، ئەویش بۆ ئەوەیە کە بتوانین زیاتر خزمەت گوزاری پێشکەش بە شارەکەمان بکەین لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەوە. دەسەڵاتی تەواومان بۆ دادەبەزێنێت. دەسەڵاتەکان فەرقیان هەیە لەگەڵ ئێستا نیسبەی دەسەڵاتەکانمان ئەگەر لە 2 بێ ئەو کاتە دەبێتە 150 و هاوشێوە شارەوانەکانی تر و لە هەمان کاتیشدا بودجێمان زۆر بەرەو زیادبوون دەچێت کە هەم بودجەی خزمەت گوزاری شار و هەم بودجەی پرۆژەکانمان کە ئەمە دەتوانین زیاتر لە ڕێگەی وەزارەتەوە داخوازی بکەین بۆ پرۆژەی زیاتر بۆ شارەکەمان. بەڵام بەداخەوە تاکو ئێستا هیچ وەڵامێکمان وەرنگرتووە. هیوادارم جەنابی وەزیری شارەوانی و جەنابی کاقوبات تاڵەبانی کە جێگیری سەرۆکی حکوومەتە هەردووچیان پشتیوان من بۆ ئەوەی کە فەرمان دەربکرێت بۆ بەستنەوەی شارەوانی ڕانیە بۆ وەزارەتی شارەوانیەوە. قایمقامی قەزای ڕانیە دەڵێت پشتیوانی داواکەی شارەوانی ڕانیەمان کردووە چونکە لە پێناو بەرژەوەندی شارەکەدایە بەهۆی ئەوەی دەتوانێت خزمەت گوزاری زیاتری بۆ دابین بکرێت و کاروباری هاوڵاتیان ئاسانتر ڕای بکرێت. ئێمە پشتیوانیمان کردووە نووسرامان ئاڕاستە ئیدارە راپۆڕین کردو لەوێشەوە بە وەزارەتی شارەوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ کارە ئەنجام بدرێت. بە دڵنیاییەوە بەبەستنەوەی سەرۆکایەتی شارەوانی ڕانی هاوشێوەی شارەوانیەکانی تر دەسەڵاتی دارایی و مالی زیاتر بە شارەوانیەکە دەدرێەوە کاروباری هاوڵاتیانیش خێراتر ڕای دەکرێەوە فلتەرێک لە نێوانی وەزارەتی شارەوانی و شارەوانیەکەدا کەم دەبێتەوە. بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک پشتیوانیمان کردووە و لە پشتیوانیکردنیشی بەردەوام دەبین بۆی بتوانین بە هەموو لایەکمان لە ئاست گەورەبوون و فراوانبوونی شاری ڕانیە لە ئاست داواکاری خەڵکی شاری ڕانیە بتوانین خزمەتی زیاتر پێشکەشکەین. قەزای ڕانیە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا فراوانێکی زۆری بەخۆیەوە بینیوە کە لە ئێستادا هەریەکە لە ناحیەکانی چواقوڕنە و حاجیاوە سەرکەبکان و بێتواتە سەر بەو قەزایان و خاوەنی تر و چوارگەڕەکە و ژمارەی دانیشتوانی زیاتر لە 250,000 هاوڵاتیە. ئەمە ژوای کردووە کە شارەوانی ڕانیە داوای بەستنەوەی ڕاستەوخۆی بە وەزارەتی شارەوانی بکات. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیە.